سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت سانزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەرجێڕی گرنگترین هەواڵەکان ڕێزگرتن لە یادی شۆڕژنی کنام و ڕێباز ساڵحی وەند لە مەهاباد ڕۆژی خوێناوی کۆڵبەران لە سنوورەکانی بانە و نەوسود خۆپشاندانی ژنانی باکووری کوردستان بە بۆنەی 25 نۆڤامبر پشتیوانی کرێکارانی ڕەسمی لە سەکۆناوچەکانی باشوورێران لەسەدارزانی سێ بەندکراو لە زیندانی نەهاوەند درێژە سەرکوتی شارەکانی سنفی و مەدەنی لە حکوومەت و خۆپشاندانی کرێکارانی ئیتالیا بۆ پشتیوانی لەگەڵ خەڵکی فەلەستین. درێژەی هەواڵەکان ڕێزگرتن لە یادی شۆڕژنی کنام و ڕێباز ساڵحی وەند لە مەهاباد ڕۆژی یەکشەممە 5 مانگی سەرماوەز بنەماڵی دوو گیانبەختکردووی شۆڕشی ژینا لە شاری مەهاباد بە ناوەکانی شۆڕژنی کنام و ڕێباز ساڵحی وەند لەسەر مەزەری عەزیزانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان شوێنی برینداربوونی شۆڕژنی کنام لە شاری مەهاباد لەلایەن بنەماڵە و ئازادیخوازانەوە گوڵباران کراوە. هەروەها دادخوازانی مەهاباد لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە و ڕێزیان لا بیرەوەریەکانی گرت. لەلایەکی دیکەوە بنەماڵەی ڕێباز ساڵحی وەند هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی شۆڕژگەری مەهاباد لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواسەکانی نوێ کردەوە. شایانی باسەکە شۆڕژنی کنام لە ڕێکەوتی 26 خەزەڵوەری 1401 بە سەرقەی هێزەکانی ڕژیم بریندار و ڕۆژی 5 سەرماوەز بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لە پێناو ئازادیدا بەخت کرد. هەروەها ڕێباز ساڵحی وەند 1 سەرماوەزی 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینا بەدەست ڕێژی گولای سەرکوتگەرانی ڕۆژیم گیانی بەخت کرد. ڕۆژی خوێناوی کۆڵبەران لە سنوورەکانی بانە و نەوسود ڕۆژی یەکشەممە 5 مانگی سەرماوەز سێ کۆڵبەری خەڵکی شارەکانی سەقز و بانە بە سەرقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵ بە سەختی بریندار بوون. لەلایەکی دیکەوە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری نەوسود کەوتنە بەردەست ڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی و 4 کەس بە سەختی بریندار بوون کە کۆڵبەرێکیان گیانی لەدەستا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی یەکشەممە سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری هەنگەژاڵی بانە کۆمەڵی کۆڵبەریان داوەتە بەردەست ڕێژی گولە و سێ کۆڵبەر بە ناوەکانی ئێبراهیم مەحموودی تەمەن 24 ساڵ خەڵکی بانە، زەنا دێحقان تەمەن 17 ساڵ و سیروان شەریفی تەمەن 17 ساڵ خەڵکی سەقز بە سەختی بریندار بوون. لەلایەکی دیکەوە کۆمەڵی کۆڵبەر شەوی یەکشەممە لە سنووری نەوسود کەوتنە بۆ سەر هێزەکانی ڕۆژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکرا لە ئاکامی ئەو هێرشەدا کۆڵبەرێک بە ناوی یاوەر وەیسی خەڵکی گوندی قوڵقوڵەی سەر بە سەلاسی باوەجانی گیانی لەدەستا و سێ کۆڵبەری دیکەش بریندار بوون کە ناسناوی یەکێکیان بریتیە لە حەبیب خەڵکی کرماشان. بانکشتی چالاکێکی مەدەنی بۆ زینزانی جێولان مهدی جەوانمەردی چالاکی مەزەنی خەڵکی جێگولان لەلایەن دادگای ئەو شارەوە بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانەکەی بانکێشت و دەست بەسەرکرا. مهدی جەوانمەردی پێشتر لەلایەن دەستگای قەزای ڕۆژیم و لە دادگایەکی نادادپەروەرانەدا بەبێ دەستڕاگەیشتن بە پارێزەر بە 15 ساڵ و 8 مانگ زیندان مەحکوم کرابوو. ناوبراو سەرەتای مانگی خەزەڵوەری ساڵی ڕابردوو لە سەرزەمی شۆڕشی ژنجیان ئازادی لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی سڵاتی سنا ڕاگوێزرا. ناڕوونی چارەنووسی سەیاد دەرویشی لە گرتوخانەی سڵاتی ورمێ. چارەنووسی سەیاد دەرویشی برای هەمیشە زیندوو فەرجاد دەرویشی لا گیانبەختکردوانی شۆڕشی ژینا پاش ڕووفاندنی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. بە پێزانیاریەکان سەیاد دەرویشی سەرەتای مانگی خەزەڵوەری 1402 بەبێ بەڵگەی قەزای لەلایەن هێزەکانی ڕۆژیمەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی سڵاتی ئەو شارە گوازرایەوە. ناوبراو لە ماوەی بەندکردنیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. جێگای ئاماژەیەکە شەوی سێشەممە 29 خەرمانانی 1401 فەرجاد دەرویشی تەمەن 22 ساڵ و خەڵکی گوندی باڵۆی ورمێ
لە ڕوتی شۆڕشی ژینە بە سەقەی هێزەکانی حکوومەتگیانی بەخت کرد. خۆپیشاندانی ژنانی باکووری کوردستان بە بۆنەی 25 نۆڤامبر. ڕۆژی یەکشەممە 5 سەرماوەزی 1402 ژنانی تێکۆشەری باکووری کوردستان بە بۆنەی 25 نۆڤامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژبە ژنان چالاکیان ئەنجامدا و لەگەڵ پۆلیسی تورکیا تێکەڵچوون. بەپێ راپۆرتەکان شارەوانی شارەکانی باکووری کوردستان ڕێگەیان نەداوە ژنان بە بۆنەی 25 نۆڤامبر خۆپیشاندان بکەن، بەڵام ژنانی تێکۆشەر لە شێرناخ و ئامێد بە وستنەوەی دروشمی ژن ژیان ئازادی ڕۆژانە سەرشەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەر هاتن. بە پێزانیاریەکان 11 خۆپیشاندەر لەلایەن پۆلیسی فاشیستی تورکیاوە دەست بەسەرکراون. بە پێتۆژینەوەکان لە جەمانگی ڕابردووی ساڵی 2023 زاینیدا 470 ژن لە سەرانسەری تورکیا لەلایەن بنەماڵەکانیانەوە کوژراون کە 89 کەسیان لە باکووری کوردستان بووە. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی نەڤەرد و لولەی ئەهواز. ڕۆژی یەکشەممە 5 مانگی سەرماوەز کرێکارانی کارخانەی نەوەرد و لولەی پۆڵاینی ئەهواز لە ناڕزایەتی بە جۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی شەرکەتی نەوەرد و لولەی پۆڵاینی ئەهواز خوازیاری پێزانی حەقدەستە دۆخراوەکانیان بردنە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە جەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان جابینکردنی ئەمکاناتی ڕفاهی و بیمەی دەرمانی بوون. مانگرتنی کرێکارانی شرکەتی ڕێگەوبانی بۆلەند تەبەقا لە چابەهار. ڕۆژی یەکشەممە 5 مانگی سەرماوەز کرێکارانی شرکەتی ڕێگەوبانی بۆلەند تەبەقا لە چابەهار لە ناڕزایەتی بە نەزانی حەقدەست دەستیان لە کارکێشایەوە مانیان گرت. بە پێڕاپۆرتەکان شوێنی کار و شەلەکیەکانی ئەو شرکەتە لە چابەهار کۆنارەک و نیکشارە و کرێکارەکان ماوەی 8 مانگە هیچ حەقدەستێکیان وەرنەگرتووە. بەوتە کرێکاران چەند جار ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم سەرنجی بە جاخوازیەکانیان نەداوە. کۆبوونەوەی کرێکارانی شارەزاری لە زاهیدان. کرێکارانی شارەزاری زاهیدان ڕۆژی یەکشەممە 5 مانگی سەرماوەز لە ناڕزایەتی بە نەزانی 3 مانگ حەقدەست کۆبوونەوە. بە وتەی کرێکاران لە جۆخی خراپی یابووری ئێستا بەرپرسانی شارەزاری زاهیدان ماوەی 3 مانگە هیچ حەقدەست و مەزایەکیان پەرداغ نەکردووە و وایەخ بە کێشە و گرفتی کرێکاران نادەن. کرێکاران دەڵێن بەهۆی گرانی و هەڵاوسان توانایی دابینکردنی پێداویستی بنەماڵەمان نییە و لە جۆخێکی زۆر خراپدا ژیان بەسەر ئەبەین. پشتیوانەی کرێکارانی ڕەسمی لە سەکۆنەوتیەکانی باشووری ئێران. ڕۆژی یەکشەممە 5 مانگی سەرماوەز کرێکارانی ڕەسمی شاغڵ لە سەکۆنەوتیەکانی باشووری ئێران لە چەند کۆبوونەوەی جیاجیادا پشتیوانی خۆیان لە هاوکارەکانیان لە ئاغاجەری و دوورگەی سێری ڕاگەیاند. بە پێڕاپۆرتەکان کرێکارانی ڕەسمی نەوت ڕۆژی ڕابردوو لە ناوچەی ئەمەڵیاتی ئاغاجەری و دوورگەی سیری بۆ جارێکی دیکە کۆبوونەوە هاوکات هاوکارەکانیان لە سەکۆنەوتیەکانی باشووری ئێرانیش بەمبەستی پشتیوانی لە کرێکارانی ئاغاجەری و سیری مانیان گرت و هۆشداریان دایە دەوڵەت کە ئەگەر جاخوازیەکانیان جێبەجێ نەکات ئەو کارزانەوەی سەختیانە بێت. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست وەلالانی یاسەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانەنشینی بەکردەوە دەرهاتنی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنیلی نەوت و گەڕانەوەی ئەو بڕەپارەیەن کە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە. لە سێدارەدانی 3 بەندکراو لە زیندانی نەهاوەند. بەرەبەیانی یەکشەممە 5 مانگی سەرماوەز سزای سێدارەی 2 برا بەناوەکانی فەرشید و فەرشاد پیرحەیاتی و هەروەها بەندکراوی دیکە بە ناوی ئەسغەر سووری لە بەندیخانەی ناوەندی نەهاوەند لە پارێزگای هەمەدان جێبەجێکرا. فەرشید پیرحەیاتی، فەرشاد پیرحەیاتی و ئەسغەر سووری ڕۆژی 5 ڕەشەمەی ساڵی 97 هەتاوی لە ئەنجامی تێکەڵچوونی فیزیکیدا هاوڵاتیەک بە ناوی مەیسەم زەمانیان کوشتووە و دوای دەست بەسەرکران سزای سێدارەیان بەسەردا سەپێنراوە.
شاینی باسەکە کەسێکی دیکەش سزای سێدارێ بەسەردا سەپێنرا بوو بەڵام هەڵاتووە. درێژە سەرکوتی چالاکانی سنفی و مەدەنی لەلایەن حکوومەت. لە ڕۆژانی ڕابردوودا زۆحا عەبدی خوێندکاری بواری دۆکتۆرای دەرمانسازی لە زانکۆی زانیاری پزیشکی ئەسمەهان لەلایەن کۆمیتەی ئینزیباتیەوە لە زانکۆ جەرکرا. لەلایەکی دیکەوە دەستگای قەزای ڕژیم سزای 5 ساڵ زیندانی بەسەر شایە شەهوەق ڕۆژنامەوانی خەڵکی ئامۆلدا سەپاندووە. هەروەها حسین واحدی چالاکی کانونی سنفی معلیمانی خۆراسانی شۆمالی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 1 ساڵ زیندان مەحکوم کرا. زۆحا عەبدی ساڵی 1401 لە حاڵێکدا سەرقاڵی بەرگری لە پایاننامەی دۆکتۆرای بووە لە ڕۆتینە ڕزایەتیەکانی شۆڕشی ژینا دەست بەسەرکرا. ناوبراو پاشماوەیە کەوتە بەر لێبوردنی گشتی وازاتکرا، بەڵام لە ڕۆژانی ڕابردوودا بە فەرمی لەلایەن کۆمیتەی ئینزیباتیەوە لە زانکۆ جەرکرا. لەلایەکی دیکەوە شایە شەهڤاق ڕۆژنامەوان و گرافیستی خەڵکی ئامۆل کە 28 خەرمانانی 1402 هاوکار لەگەڵ ساڵوەگەری قەتڵی حکوومەتی ژینا ئامینی دەست بەسەر و ڕۆژی 28 خەزەڵوەری ئەم ساڵ لەلایەن زادگای ئینقلابی ئامۆل با تۆمەتەکانی تەبلیغ دژی نیزام بێڕێزی بۆ ڕێبەری و هاندانی خەڵک بۆ توند و تیژی بە 5 ساڵ زیندان مەحکوم کرا. شاینی باسەکە حسین واحدی بازڕەسی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی خۆراسانی شۆمالیش لەلایەن زادگای ئینقلابی بۆ جنووردەوە بە تۆمەتی بڵاوکردنەوەی پڕۆپاگەندە بە مەبەستی تێکدانی بیرۆڕای گشتی بە 1 ساڵ زیندان مەحکوم کراوە. دووە هەواڵ خۆپیشاندانی کرێکارانی ئیتالیا بۆ پشتیوانی لەگەڵ خەڵکی فەلەستین. ڕۆژی یەکشەممە 5 مانگی سەرماوەز کرێکارانی ڕێگەی ئاسنی ناپێل بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی فەلەستین خۆپیشاندانیان کرد. بەپێی ڕاپۆرسەکان کرێکارانی ڕێگەی ئاسنی ناپێل بە کۆبوونەوە لە وێستگەکانی قەتار و هەڵواسنی بەنێر ناڕزایەتی خۆیان لە ئاست کۆمەڵ کوشتکردنی خەڵکی بێتاوانی فەلەستین نیشاندا و خوازیاری و ڕاگررتنی شەڕ بوون. هەروەها کرێکارانی و لایەنگەرانی فەلەستین لە شاری جنۆڤا ڕۆژانە سەرشەقام و دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە خۆپیشاندانیان کرد. بەشداربووان داوایان کرد کۆتایی بەشەڕبێن و ڕێگە بدەن یارمەتی ئەمڕۆیەکان بگاتە دەست خەڵکی لێقۆماوی غەزە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا، هەر شاد و بەختەوە.